دست به کارز بهاریا اما تا تسکنی جلو برگت کردی راستی گلک جانن گلک رنگ جیت هی و سعرهاش یا مناسبه هر ایکو حش رنگ یکیت کرد یا هی حش صورت کرد یا هی حش کسکیت کرد هر ایکو دیر ساخته بیشتر تا 2 سالی و حتی 7 سالی بارا بتر قصد جلوی کردید کن جلوی کردی جلوی که رسانه کردیه که ونش بابو و پیرا و خاص آدار و نوروز و بهار روز بروج عالم قصد و هی دکان ما جارا بلکی 2 جنگ جور و من هندای جارا بلکی 6 جنگ جور و من واس 6 جنگاجی هندای جارا بلکی باید 20000 و هندای جارا بلکی باید 500000 ئەم جۆرە چالاکیانە وا دەکەن کەوا قوتابیان گرنگی زیاتر بە بواری هونەری بدەن و بە بواری وەرزشی بدەن و بە چالاکیەکانی تر بدەین چونکە ناکرێت تۆ لەسەر حسابی خوێندن لایەنەکانی تری هونەری و وەرزشی و چالاکی تری قوتابی لەنێو قوتابخانە فرامۆش بکەیت بۆیە ئێمە پێمان وایە لە تەک بواری پەروەردە و فێرکردن و خوێندن لایەنی گرنگیدان بە چالاکی هونەریش لایەنێکی زۆر گرنگە لە نێو ناوەندەکانی خوێندن. ئێمە وەکو قوتابخانەی خۆمان بەشداریمان کردیە لەو پێشانگایە کە ساڵانە ئەنجام بدرێتن دەستخۆشی لە قوتابیەکانمان دەکەیت کاموو زیاتر کاری دەستی قوتابیەکانە ئەو زۆرە پێشانگایانەش گرنگە ساڵانە ئەنجام بدرێتن و زۆر سوپاسی بەڕێوەبەری پەروەردەی سۆران و ساڵاتی قوتابخانەکان دەکەین ئەمەش ساڵاتیەکە بۆ قوتابیان و پێویستە زیاتریش گرنگی بە بواری هونەری بدرێت. منظمة بارشوف تشوليكوك ماتشيكر عبارة عن أمبيجن مجموعة كسنج كوبوني كاتشكن ما أونو دعم كر بقدر المستطاع أمبيجن وهاتن فيدر لوحاتنا تشيكرن حكسي إيش خاص داخل دربا يعني نوعا من التمرد جوی معرضه ما گفت ام بکار من دنگی خوابگین هر کسی وکی جن ام دکارن کار بکن بیتر رنگان بدن رنگی جن درخن هوله چه اصلنگی خواهنه ام خازن نامه کی بشنن به وی معرضه جو هر کسی را کو ایدی دستک بدن بکار بن کلک وی بسکرن نکو دپشلی داله بخن اوجی خودان نرین به اوجی خودان رأی به دنوا جواب که دا بیتر وره قبول کردن بیتر آرمان جوابو